زۆر بەخێر بێن پێشانگاکەمان ئەمڕۆ بە ناوی وەڵامی چەک بە قەڵەمە ئەم پێشانگایە تعبیر لەوە دەکات لە دژی ئەم هێرشە ناڕەوایی کە لەسەر کەوتۆتە سەر هەولێر بێگومان هەر کۆمەڵە و ڕێکخرا و سندیکاوی چێتیەک دژایەتی ئەم هێرشە ناڕەوایە دەکات بە تعبیری خۆی بە پیشەکەی خۆی کۆمەڵی خۆشنووسانی کوردستانیش بەدەر لەوە نین کە تعبیر لە دژایەتی ئەم هێرشە ناڕەوایە بکەن بە بێگومان ئەوانیش بە خۆشنووسیان بە قەڵەمەکانیان بە تعبیرکردنیان لە دژی ئەم هێرشە ناڕەوایە کە تعبیرە لەوەی لە بۆچوون لە نووسینەکانیان بۆچوونە لەوەی دژایەتی ئەم هێرشە ناڕەوایە دەکەن دژایەتی ئەم کارە ناڕەوایە دەکەن کە بە سەر کوردە هاتووە تعبیر لە خۆشەویستی هەولێر دەکەن کە کۆمەڵێک تابلۆکان بە ناوی هەولێرە خۆشەویستی هەولێرە بێگومان کۆمەڵی خۆشنووسانی کوردستان کۆمەڵەیەکن کە چەند ساڵێکە دامەزراون ئەوانیش چەندی کاریان کردو چەندی پێشانگای نێودەوڵەتیان کردوەوە چەندین بەشداری کاری پێشانگای نێودەوڵەتیان کردو. ئەمەوەکو کۆمەڵی خۆشنووسانی کوردستان ئەندامەکانمان تێدا بەشدار بە هەریەکەو بە پێی توانای خۆی بە پێی مەجای خۆی وە تابلۆکان دیارن گزارش لە خەڵکی هەولێر دەکا بە تایبەت و کوردستانیش لەوەی کە خەڵکی هەولێر بە درێژایی مێژوو خەڵکێکی ئاشتی خواز بووینە خەڵکێکی مسلمان بووینە بە تایبەتەوە دیارە ویستمان ئیدانێ ئەو هێرشە بێپاساوانەی جمهوری ئیسلامی ئیران بکەین بەڕاستی بەداخەوە کێمە بە درێژایی مێژوو هاوسنوورین وە جیرانین بەڵام بەداخەوە لەژێر پاساوی بێ منەمە هەردەم بووینە ئامانجی موشەکەکانی جمهوری ئیسلامی ئیران بەداخەوە حەزمان کرد بەشدار بین حەزمان کرد هاوخەم بین لەگەڵ بنەماڵەی خوالی خۆش بکاکە پێشەوە Sen böyle